بکەم بەڕێز هەڵگورد محەممەد بەڕێوەبەتی گەشت و گوزاری چۆمان ئامادە دەبێت لەگەڵ من کاک هەڵگورد فەرموو زۆر بەخێربێ بەخێربێ سەرچاو سپاس دەکەم ئێمە میوانی ئەوەین لێرە سپاس دەکەم چیتان کردووە بۆ بەرەو پێشبردننی کەرتی گەشت و گوزار ماشەڵڵا هەر سەیری هەر شوێنێگەکەی بۆ خۆی ناوچەیەکی گەشتیاریە ئێرە بڵێ سنووری قەزای چۆمان سنوورێکی بەرفراوانە و لە ڕووی بنەما سروشتەکانی گەشت و گوزار تەواوی بنەما سروشتەکانی لە خۆگرتووە وەکو بوونی بەفێ لە چوار وەرزی ساڵ وەکو سەرچاو ئاویەکان تاڤگەکان و گۆماوەکان و دارستانی چڕ ئەمانە هەمووی وای کردووە کە بتوانین پەرە بە کەرتی گەشت و گوزار بدرێت لە قەزای چۆمان ماوەی چەند ساڵێکە نزیکەی 14 ساڵە کەرتی گەشت و گوزار دەستی بۆ جوڵە کردووە بەڵام لەو 4 ساڵی کۆتاییە قۆناغێکی باشی بڕیوە ئێستا ژماری گەشتیارتان چەندە بە بیانی و بەناو خۆیەوە بڵێ پێشتر لە تەنها لە وەرزی هاوینە گەشتیار هەبوو گەشتیاری هاوینە بەڵام ئێستا چوار وەرزەیە لە وەرزستاندا ڕێژەکە زۆر زیادی کردووە کۆمەڵێک پرۆژەی گەشتیاری دروست کراوە کە دەتوانێت لە وەرزستانی شاگەشتیار لە خۆی بگرێت ئەمانش وەک سروشت و وەکو ئەو پرۆژە گەشتیاران وایان کردووە کە گەشتیاران بتوانن شەو لە ناو سروشت و لەو شوێنە بمێنن کە زۆرترین بەفری لێ ئەبارێت نمونە گوندی وێزە کە لێکەکە لە گوندەکان لە ساڵانی ڕابردوو هیچ کەس لە وەرزستانە دەستی پێناگە بەڵام ئێستا پرۆژەیەکی گەشتیاری لێ گەشتیاران لە ناوخۆ و لە دەروی هەرێمی کوردستان تەنانەت گەشتیارانی بیانیش ڕێگاڵبانەکان چۆنن بۆ گەیشتن باشە بەڵام ئەوەی گرینگە لە کەرتی گەشت و گوزار گرنگیدانە بە ژێرخانی کەرت و گەشت و گوزار لە ڕوو ڕێگاوبانەوە بە سوپاسەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نۆ زۆر گرنگی بە ڕێگاوباندا و لە ئێستاشدا کار لەسەر جۆسایتکردنی چۆمان سۆران ئەکرێت ئەمەش گرنگی تایبەتی ئەوی کار ئاسانی زۆر هەم بۆ کەرتی گەشت و گوزار وەکو هاتنی گەشتیان هەم ئێمەش وەکو ئیدارەی ناوچەکە ئێوە ناوچەیەکی سنوورین کاک هەڵگورد بە تایبەت سنوورتان لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان و وڵاتی ئێران هەیە گەشتیاری ئەوێتان زۆر دێنە ئێرە گەشتیاری وڵاتی ئێران کەمترە ئەوەی دێت گەشتیاری شارەکانی ناوڕاست و خواری و عێراق لە ئێستادا ژمارەکەی گەلێک زۆر کردووە هەم بە شێوەی گروپات دێ هەمووکو بە شێوەی خێزانیش دێن هیچ چاوەهەنگیتان هەیە لەگەڵیان بەڵێ لەگەڵ کۆمپانیەکان هەمانجیمان هەیە و ئاگدارمانەکەن لە هاتنی گەشتیار جگەلەوەی کە گەشتیار دێ لە ناو سروشتیش ئەمێنێتەوە ئەوەش بابەتێکی نوێ گەشتیارە لە ناوچەی ئێمە کە کەمپینگ و خێمە هەڵدانە لە ناو سروشت ماوەی چەند ڕۆژەکەمین تۆ چێژ لە سروشت و لە ساردی ناوچەکەمان وەرەگری سروشت چەند هاوکارتانە بۆ دروستکردنی ناوچەیەکی گەشتیاری بە شێوەیەکی خێراتر ئێمە سروشت هاوکارە بەڵام ئێمە چۆن بتوانین ئەم سروشتە وەک خۆی بهێڵین و بیپارێزین بۆیە پارێزگاریکردن لە سروشتی باڵەکایەتی یەکێک کەبی لە کارە سەرشتەکانەوە کاریشمان لەسەر کردووە ئەمەش وە ئاکاکە سەرنجی گەشتیار زیاتر ڕابکێشی بۆ لای خۆی وە بابەتی گەشتیاری پەرەی پێ بدرێ و بازاری قەزای چۆمان و نعیەکان جوڵەی بەخۆبینی وە لەگەڵ هاتنی گەشتیارە بۆیە ئێمە کە گرنگجی کە ڕێگاەوە بەرهێنێک ئەدرێن یان خەڵکێک ئەدرێ یا کەسی هاوڵاتی ناوچەکە ئەدرێ کە خانیەکی گەشتیاری دروست بکە یان پرۆژێک ئێمە ڕێنمایی پێ ئەدەین ئەبێ خۆ بگونجین لەگەڵ سروشتی ناوچەکە هەم لە ڕووی دیزایانی خانەکە هەم لە ڕووپۆشی خانێکە هەم لە شوێنەکەشی کاک هەڵگورد بۆ وەبەرهێنەرانی ناوخۆ بیانی ئەو پرسیارم لە کاک هەڵگورد شێخ نەجیبیش کرد چۆن هانیان دەدەن بێن لێرە وەبەرهێنان بکەن بێگومان یەکێک لە پایە سەرەکیەکانی گەشت و گوزار بوونی هۆتێل و شوێنی مانە و ڕێستۆرانت و خواردنگەکانە ئێمە لە چۆمان لە قۆناغی سەرەتایی کەرتی گەشت و گوزارین بۆیە پێویستمان بە پرۆژەی بڕاندی جیهانی هەیە بەڕاستی پرۆژەی استراتیژی هەیە پرۆژەی تەلەفریک و ئەوانەی لە خۆگرتبی کۆمەڵێک چالاکی لە ناو بێ ئێمە کار ئاسانی وەکو گەشت و گوزار وەکو بەڕێوەبەراتی گشتیمان وەکو گەشت و گوزاری چۆمانش کار ئاسانیەکەن بە سوپاسەوە جەنابی قایمقامی قەزای چۆمان کاک هەڵگورد سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆی سۆران کار ئاسانی زۆر ئەکرێ بۆ وەبەرهێنەرە بەڵام ئێمە لێرەوە داوا لە وەبەرهێنەرانەکەین ڕوو لە ناوچەی باڵەکایەتی بکەن ناوچەیەکی گرینگە بۆ پەرەپێدان ئێستا بۆ نمونە چەند هۆتێلتان پێویستە لێرە چەند خواردنگە پێویستە بکرێنەوە ئێمە هەر ناحیە و پێویستی بە هۆتێلێک زیاتر لە هۆتێلی و سنتەری قەزاش پێویستی با سێ هۆتێلی بەڵام ئەو گەشتیارانە کە لەو ناوچەی ئێمە دێن کە ڕوو لە قەزای چۆمانەکەن زیاتر ئامانزیان سنتەری شار نیە دەرەوەی شارە بازارکردن و ئەوەکانیان لە ناو سنتەری قەزایە بەڵاممانەوە و چێژوەرگرتنیان لە سروشت لە دەرەوەی سنتەری قەزایە لە گوندەکانی دەوروبەرە لە ناحیەکانە باشە کاک هەڵگورد زۆرترین ژماری گەشتیاری بیانی کە بێن لە کۆ دێن و ساڵانە هیچ ژمارەیەکتان لە پێم بڵێ چەند گەشتیاری بیانی سەردانتانەکەن گۆڕانکاری هەیە لە ژمارەی گەشتیاران پێشتر وەک باسم کرد تەنها لە وەرزی هاوین و ئێمە تەنها لە ساڵی 2023 200,000 گەشتیار سەردانی قەزای چۆمانی کرد ئەوەی شەو ماکتەوە ئەوەی هاتووە و گەڕاوەتەوە شانی ڕۆژە
ڕۆژێک هاتووە و گەڕاوە 24 هیچ ئامارێکتان لانیە ئامارن هەیە بەڵام ژمارەکە گۆڕانکاری بەسەردادێ بە بەردەوام ڕۆژەکە ڕوو لە زیاد بوونە ئەوەی 2025 سەروی 150,000 گەشتیار بووە بەڵێ کاگەڵگورد فیستیڤاڵی بەفر کە ساڵانە لە باڵەکایەتی ئەنجامەدرێ بۆ ئەم ساڵ پلانتان چییە؟ ئێمە لە ڕێگەی نووسرا و دەرخستە سەری خۆمان ئاگادار کردەوە پێویستمان بە تێچووی ئەو تەرخانکردنی تێچووی ئەو چالاکیە و ساڵان ئەمە هەشتەمی فیستیڤاڵی بەفرە ئینشاءڵڵا ئەنجامی ئەڵێن زۆر کەس لە گەشتیارەکان کە هاتوون هەر کەلوپەلەکانیان نەبردۆتەوە وتیانە ساڵێکی دیکەش دێنەوە وەڵای ئێمە پەیوەندیشن زۆر پێوە ئەکرێت کە کاتێک چالاکیەکە ئەنجامەد ئێمە ئامادەکاری خۆمان کردیە بەڵام چاوەڕێ ڕەزامەندی سەری خۆمانی ئەگەر بکرێکەی شەڵا ئینشاءڵڵا لە مانجی پێشەوەی بگەینە مانجی ڕەمەزان بەفر هەتاکەی لەم ناوچەی ئامێنێتەوە وەک باسم کرد لە شوێنمان هێ چوار وەرزەی ساڵ بەفری لێ منە هیچ کاتێک بەفری لێ ناڕێت باشە چەند ناوچەی گەشتیاریمان هەیە ئێستا لە باڵەکایەتی ئێمە سەروی 35 شوێنی گەشتیاریمانێ پرۆژە و هاوینە هەوار و وەجگەلەوەش خەڵکی ناوچەکەش لە ناو باغ و باخچەکانی خۆیان خانوویەکان دروست کردووە بە پێی ڕەزامەندی گەشتیارە کە لەو کاتێک گەشتیار زۆرە و گەشتیار خواسی لەسرە بەکری ئەدرێتە گەشتیار ئەی ناو گوندەکان لە ناو گوندەکانیش ئەسەنتەرین شتە جێبوون ڕێگە پێدراو نییە لەبەروی ماڵی لێ نیشتە جێبوونە بەڵام لە دەرەوەی سنتەرین شتە جێبوون بەشی زۆری کراوەتە شوێنی گەشتیار زۆر باشە هیچ پرۆژەیەکی نوێ لە ئارادا پرۆژەی گەشتیاری بۆ ئەم ناوچەکە بەڵێ یەک لە پرۆژەکانی و بەرهێنان لە ئێستادا لە بەرامبەر ئەوەی گەڵاڵە لە سنووری نایە قەسرەیە دەواازەی گەڵاڵە ئێستا لە جێبەجێکردندا پرۆژەکە چییە؟ پرۆژێکی گەشتیاری گەورەیە چل ئێمۆتێل و ئەوەی لە خۆگرتووە کۆمەڵی خزمەت گوزاری چالاشی جیاواز تێدایە لە ئێستادا 140 تەواو بوو. زۆر باشە دەستە خۆش بێ کاکەڵگورد محەممەد بەڕۆبەری بەڕۆبەتی گەشت و گوزاری چۆمان زۆر سپاس دەکەم مادوومان کردی بۆ سەرمایە سپاسوەتەوە بەخێر بێ سەرچاو بەخێر بێ.